ئەمڕۆ جارێکی تر بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی تا کۆمەڵی وەزیر کۆبوونەوە لەسەر ئەم بارودۆخی هەرێمی تێکەوتووە. لەلایەکی تریشەوە بایکۆتی فەرمانگەکان لە بەشێک لە ناوچەکانی کوردستان لەبەر نەبوونی موچە بەردەوامی هەیەمانە و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناو. سڵاوتان لێبێت. موچە و نەوت بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانی لە دەوری یەک مێز کۆ کردەوە. ئەمڕۆ نە چوارشەمە بوو تا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکرێت، نە موژدەیەکی نوێ هەیە بۆ ناردنی موچەی مانگەکانی 5 و 6 فەرمانبەران. بەڵام دیارە حکوومەت باش لە دۆخەکە تێگەیشتووە، ئەوە تا خۆیدان بە کاریگەری زۆر خراپی دۆخەکەدا دەنێت. بە پێی ڕاگەیەنراوێک حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکشەممە کۆبوونەوەیەکی تایبەت باپرسی موچە و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بە ئامادەیی سەرۆک و جێگیری سەرۆک و وەزیر و بەرپرسانی ئەنجومەنی وەزیران ڕێکخراوە. ڕاگەیەنراوەکە دەڵێ گەشتون بەوەی هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی فیدراڵ بگەن بە نەتیجەیەکی هاوبەش و بۆ ئەوەش کۆدەنگی هەیە. کۆتاییەنان بەو کێشەیە کە کاریگەری زۆری خراپی کردووەتە سەر بژێوی و بارودۆخی ژیانی موچەخۆر و هاوڵاتیانی کوردستان لە ئەولەویەتیان دەبێت. بۆ کەمکردنەوەی کاریگەری دواکەوتنی موچە لەگەڵ ئەوەی زۆرێک لە فەرمانگەکان پشووی ناوبەناو بە کارمەندەکانیان دەدەن، بەڵام ئەمڕۆ کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی گشتی کەلار و نەخۆشخانەی فێرکاری قڵاتزێ بە تەواوی بایکۆتی کارەکانیان کرد. نەخۆشخانەکەی کەلار هەژدەی مانگی ڕابردوو بایکۆتیان کردبوو، بەڵام دوای 12 ڕۆژ بایکۆتیان شکان و دەستیان بەدەوام کردەوە، کەچی ئەمڕۆ یەکشەممە جارێکی دیکە دەستیان بە بایکۆت کردەوە و بەڕێوەبەرەکەیان دەڵێ ناتوانن لەوە زیاتر فشاریان لێ بکەن. حارس بەحەمەد بەڕێوەبەری نەخۆشخانەی کەلار بە 964 وت ئەوان 2 هەفتەیە دەوام دەکەن. چارەنووسی موچە هەر دیار نییە، بۆیە بەناچاری دەستیان کردەوە بە بایکۆت و ئەمڕۆ هیچ نەخۆشێک چارەسەری پێنەدرا لە نەخۆشخانەکەیان. جگە لە نەخۆشخانەی گشتی کەلار بەشێک لە مەڵبەندە تەندروستیەکانی سنووری گەرمیان، فەرمانگەی دادنووسی کەلار، فەرمانگەی دادنووسی ناحیەی ڕزگاری و قەزای کفری و دەربەندیخان، ژمارەیەک ناوچەی سەربە سلێمانی وەڵەبجا بایکۆتیان کردووە. گەرماکەی گەرمیان ڕیکۆردی شکاند و نیوەی کوڵانی تێپەڕان. کەشناسێک داوا لە دانیشتوانەکەی دەکات ئەم ڕۆژانە لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ تا 4 عەسر کاری زۆر زەڕورتان نەبوو لە ماڵەوە مێنە دەرەوە و خۆیان نەدەن لەبەر تیشکی خۆر. چەند ڕۆژەکە شەپۆلێکی گەرمان ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە و ئەم دوو ڕۆژە لە گەرمیان بەرزترین پلەی گەرما تۆمار دەکرێت و دەگاتە 51 پلەی سیریزی. محەممەد کەمال شارەزای کەشناسی بە 964 وت ئەم شەپۆلە گەرمایە 2 ڕۆژە لە زەریای هندیەوە هاتۆتە هەرێمی کوردستان و ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت. لەگەڵ خۆرە بەتینەکەدا ڕێژەی شێ بەرز دەبێتەوە. ئەمە شوا دەکات زیاتر هەست بە گەرما بکرێت. لا دیوی ئێرانەوە ڕەحمیان جوڵا و ئاویان بۆ خەڵک و خاکە زەردەڵگەراوەکەی سەرزەی بچووک لە پشدەر بەردایەوە. ئەم ڕۆژانە خەڵک و جوتیار و ئاژەڵدارانی ناوچەکە شاهیدی تۆمارکردنی یادگاریەکی تاڵ و سەخت بوون. ئێران بێ ئەوەی پێیان بڵێ ئەمڕۆ ئاوەکەی بۆ بەرداونەتەوە. مارف مەحموود بەڕێوەبەری ئاوی قەڵاتزێ بە 964 وت ڕێژەی بەردانەوەی ئاوەکە زۆر بووە، بەهۆیەوە فشاری ئاوەکە بەشێک لە بربەستی پرۆژەی ئاوی خاسی بردووە. پرۆژەی ئاوی خاص کە بەشی زۆری ئاوی ماڵانی قڵاتزێ دابین دەکات، بربەستێکی کاتی لە ڕێگەی بەرگرتنی ئاوی زێی بچووکی بەچە و لم بۆ دروست کراوە. بەهۆی ڕوخانیەوە لێڵی لە ئاوەکە دروست بووە، بەڵام بەڕێوەبەری ئاوی قەڵاتزێ دڵخۆش بوو بە بەردانەوەی ئاوەکە، وتی کێشەمان نییە کە بربەستەکە براوە، خدا بکات ئاوەکە بەو ئەندازەیە زۆر دەبێت لێڵبوونەکەش هەر چارەسەر دەکەیت. سەرنجتان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964ەیە هەواڵێکی خۆشە بۆ کەسانەی کە بەنیازی گەشتی عمرەکردن و دەست پێ دەکاتەوە. ئەمڕۆ بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە، دەڵێت لە 16 مانگەوە تا چوارشەمەوە گەشتەکانی عومرە لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتی سعودیە دەست پێ دەکاتەوە. بەڵام لە ڕاگەیەنراوەکەدا داوای لە ئەو کۆمپانیانەی حەج و عومرە کردووە کە 15 مانگ واتە سێشەمە بچن مۆڵەتەکانیان نوێ بکەنەوە، ئەگینا نایاڵن کەس بەرن بۆ گەشتی عومرەکردن و لە 16 مانگەوە بە ڕێگای وشکانی ئەو کەسانەی کە دەچنە گەشتی عومرە دەتوانن دەست پێ بکەن و سەفەرەکەیان بکەن. لە 18 مانگشەوە کە ڕۆژی هەینیەکە بە ڕێگای ئاسمانی دەتوانن گەشتی عومرەی خۆیان ئەنجام بدەن. جا داواکاری کشی لەو کەسانە کردووە کە بە نیازی عومرەکردنن، دەڵێت کە چوونە ئەو کۆمپانیانە خۆیان ناونووسین کرد یەکسەر پرسیاری مۆڵەتیان لێ بکەن. ئەگەر مۆڵەتیان نوێ نەکردبووە یا مۆڵەتیان نەبوو لەگەڵ یانە
گەشت مەکەن دایترەوە دووسێ ڕۆژی ماوە گەشتی عەمرە دەست پێ دەکاتەوە هەرکەس دەچێت یاخوا بە ساغ و سەلامەتی بڕوا و بگەڕێتەوە ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک